کتێبخانەی ژنەوەی دەنگی ڕایەڵێک بۆ گەیاندنی ڕۆشنایی بە هەمووان. ناوی کتێب ئاژاوەی تورکان خاتوون، ئەو ژنەی چەندین لاپەڕەی مێژوی بە ڕەنگی خوێن هەڵدایەوە. لە نووسینی منوچهێری موتیعی، وەرگێڕانی زایر محەممەد ڕەشید. نۆبەتی چاپی یەکەم سلێمانی ساڵی 2009. شوێنی چاپ چوارچرا. ئامادەکردنی ئاواتگوێستانی، خوێندنەوەی پەرستۆ، کاری دەنگ و مۆنتاژ ئاواتگوێستانی پەرستۆ محەممەد. بەرواری تۆمارکردن 9/9/2012 ڕۆژی یەکشەممە. ژمارەی تەلەفۆن 328 71 97. بەشی یەکەم لە ڕۆمانی ئاژاوەکەی تورکان خاتوون. شاژن تورکان خاتوون شاری گەورە و قەرەباڵغی جەرجانیا یان ئەورگەنج لەو پەڕی جوانی وەک گەوهەرێکی درەوشاوە لە ناو شارەکانی تریەران خۆی دەنواند. لەم شارەدا ڕێکخستنێکی تایبەتی جێگیر بوو، هەرکەس سەرقاڵی کاری خۆی بوو. خەڵکی ناو پایتەخت لە ئارامی و ئاسایشی ڕێژەیی کەڵکیان وەردەگرت، بەڵام بۆ حاڵی شارەکان و دێهاتەکانی تر و سەرانجام هەر شوێنێکی تر لە ئێران گریان پێویست بوو. لە شاری نەزموڕێکی و لە دەرباری سوڵتان محەممەد خوارەزمشا هەراوفیتنەیەک بەرپا بوو کە مێژونوسانی ئێرانی و بیانی هاودەنگ لەم بارەوە داخێکی زۆریان دەربڕیوە. شاژنە تورکان خاتوون ژنێکی دەسەڵات خوازی خۆویست و خۆپەرست، قەبقاچی دەستی میرەکانی دەشتی قەبقاچی ئاوەڵا کردبوو بۆەوەی کاریگەری و کەسایەتی و هێزی خۆی زیاد بکات. ئەوانی کردبووە گەورەترین فەرمانڕەواکانی شار و پارێزگا و ویلایەتەکانی ئێران و هەستیارترین کار و پیشە دەوڵەتیەکانی بەوان سپاردبوو. لە بەرامبەر تورکان خاتوون هیچ کەس توانای خۆنیشاندانی نەبوو. کەمترین کەسایەتی لە هەر کەسدا شک بەبەردایە سەرەتا هەوڵی دەدا بە شێوەیەکی گونجاو بخاتە ژێر کاریگەری و دەسەڵاتی خۆی و ئەگەر سەرکەوتوو نەبوایە بێبەزەیانە بڕیاری کوشتن و لە ناوبردنی دەدا و با ڕێگەی جۆرە و جۆر و فێڵ و تەڵەکەی جیاواز ئازاری دەدا و دواتر و بۆ پەڕی ڕێسوایی و سووکی دەیکۆشت. سوڵتان لە بەرامبەر تورکان خاتوون ئامڕازێکی بێئیرادە بوو، بە هەمان شێوە کە مرۆڤ گۆچان بە پێی حەزی خۆی دەجوڵێنێت و لە هەر خاڵێکدا بیەوێت دایدەنێت. تورکان خاتوونیش بەم شێوەیە لەگەڵ شادا هەڵسوکەوتی دەکرد و بەو کارانە ناچاریە کرد کە داماوی و هەژاری خەڵکی سەرانسەری وڵاتانی بەدواوە بوو. تورکان خاتوون جیاواز لە میرەکانی دەشتی قەبچاق با زۆری لە ژێردەستیەودا بوون و هێزی مەزنیان پێکدەهێنا. هێزێکی شاراوەی تری بوو کە کەمتر کەسانێک لێ ئاگادار بوون. ئەم هێزا پێکهاتبوو لە سیخوڕ و ئەو سیخورە جوانانەی پەروەردەکرابوون و لە بەرژەوەندیەودا کار و چالاکییانە کرد. زۆربەی میرەکانی عەرەب و عێراقی و فارسی و کرمانی لە ماوەی سەڵتەنەتی محەممەد خوارەزمشا بە شێوەیەکی نامۆ و شاراوە بە دەست سیخورەکانی تورکان خاتوون و بە فەرمانی ئەو کوژران. ئەو کاتێک لەسەر کورسێکی خۆی دانیشت بوو، پیرێژنی کتێب خوێن داستانی تورکی و فارسی بۆ دەخوێندەوە. دڵی وڵات لا دەستیدا بوو، ئاگاداری هەموو کاروبارەکانی وڵات بوو. کەمتر ڕووی دەدا سوڵتان بێپرسوڕای ئەو تەنانەت فەرمانڕەوایەکی بچووک لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر بگوازێتەوە و ڕای بسپێرێت. بۆیە هەمیشە خیاڵی ئاسوودە بوو کە فەرمانەکانی لە هەموو شوێنێکی وڵاتدا جێبەجێ دەکرێن و هیچ کەس توانای دژایەتیکردنی حەز و خواستەکانی و دوژمنایەتیەوی نییە. تورکان خاتوون بەم هەموو دەسەڵات و گرنگە خەمێکی بوو. ئەم خەمە دڵیەوی دەگوشی و تاروپۆی ڕۆحی سز دەکرد و ئازاری دەدا. هەرکات ئەندێشی لەم خاڵە نامۆیە دەکرد دڵی دەکوشرا و ئەندام و دەمارەکانی گەرمیەکی تایبەتیان وەردەگرت و وەک بڵێ دوو دەستی بەهێز قوڕگیان گرتی بێت و بیگوشن. خەمەکەی و بوو دەیبینی وڵاتی فراوان و بەربڵاوی ئێران با زووترین کات لەژێر دەسەڵاتی ئەو دەچێتە دەر و ماترسیدارترین دوژمنەکەی بە سەڵتەنەت دەگات. جەلالەدین خوارەزمشا کوڕی گەورەی سوڵتان و با شێوەیەکی ناڕاستەوخۆ جێگیری ئەو هەژمار دەکرا. دایکی جەلالەدین لە میرزادە عێراقیەکان بوو، لابەر ئەمە لەگەڵ تورکان خاتوون و دەست و پەیوەندەکانی دژایەتی مێژویان هەبوو. ئەگەر جەلالەدین لە جیاتی سوڵتان محەممەد خوارەزمشا کە هەنگاوێکی نابۆ قۆناغی پیری لە سەر تەختی سەڵتەنەتی ئێراندا دەنیشت،
تورکان خاتوون و میرەکانی دەشتی قەپچاق لە دەستگا حکومەکان دەردەکران و دوور دەخرانەوە. جەلالەدین ئەوانی بە زیانبار بۆ خەڵک و وڵات دەزانی و لەگەڵەوەی هێشتا دەسەڵات و هێزی لە دەرباردا نەبوو، باشکرا دژایەتی دەکردن و کات ناکات لا بەردەم بەوکیدا بە خیانەتکار و بەرتیلخۆر ناوزەندی دەکردن و دەیوت قەپچاقیەکان شەریکی دز و هاوڕێی کاروانن. لا سفرەی نەحمەتی سوڵتانی گەورە باوکی تاجدارم سودمەند دەبن، بەڵام بەنهێنی لە خەلیفە مانگانە پارە وەردەگرن و ژمارەی سوپا و توانای شەڕکردنی ئێمە بۆ خەلیفە راپۆر دەکەن. سوڵتان کاتێک ئەم قسانەی لە زمانی کوڕە گەورەی خۆیەوە دەبیست ڕەنگ بە ڕوخساریەوە نەدەما و بەنیگەرانی لە دەوروبەری دەڕوانی تا بزانەدایە کەس دەنگی جەلالەدینی بیستووە یان نا. ئەو کاتێک دڵنیا دەبوو کەس لەوێ نییە بە دەنگێکی لەرزان دەیوت ئارام بە، کارد بەکاریەوان نەبێت، قەپچاقیەکان خزمەتی منەکەن و خوێنیەوان لە دەمارەکانی من و تۆدایە و ئێمە ناتوانین نەژادی خۆمان لە دەستگا حکومەکان دوور بخەینەوە. جەلالەدین ناوچاوانی مۆر دەکرد و دەیوت نەعوذ بالله، من قەپچاقی نیم، دایکم عێراقیە و خوێنی پاکیێرانی لە دەمارەکانمدایە و هەرگیز ئاوەرگیز خۆم بە قەپچاقی نازانم. زۆربەی وتوێژەکانی باوک و کوڕە لەم جۆرە و لەم بوارەدا بوون، بۆیە سوڵتان بە زۆری لە تەنیامانەوە لەگەڵ کوڕەکەی بێزار بوو، لەگەڵەوەی خۆی لەگەڵ ئەودا بەتەنیا دەدی، دەستەکانی لە یەک دەدا و بانگی کەسێکی دەکرد کە بە ئامادەبوونی ئەو جەلالەدین لا قسەکردن خۆ بپارێزێت. جەلالەدین باش دەیزانی باوکی بەهۆی لاوازی و بە ئیرادەیی و نابوونی کەسایەتی دیار لا ڕوبەڕووبوونەوە لەگەڵ میرەکانی قەپچاق دەترسێت. ئەو ڕاستی دەوت چونکە سوڵتان لا زۆربەی کاتەکانی بەڕابواردن بەسەر دەبرد و لەگەڵ چل و چەند ژنی جوان کە لە حرەم سەراکەی خۆی داکۆی کردبوونەوە سەرقاڵی خواردن و ڕابواردن دەبوو. بەم شێوەیە بەڕێوەبردننی وڵاتێکی بەربڵاوە گەری نەبوو بە دڵنیاییەوە دەسەڵات لە دەست شا دەرچوو بوو، کەوتبووە دەست کەسانی وەک تورکان خاتوونی کارزان و فێڵباس. ئەوانیش کاتێک گەورەپانیان بۆ تورکایەتی بەکراوە دەبینی تاو شوێنێ دیانتوانی دەسەڵاتیان دەسەپاند و گرنگی و سامانی خۆیان زیاد دەکرد. خەزێنەی وڵات خاڵی ببوو، بەشێک لە زێڕوزی وە سەڵتەنەتیەکان بۆ دابینکردنی خەرجە قورسەکان دەربار فرۆشران و ئیتر شتێکی گرنگ نەمابوویەوە. باج و ماڵیاتی ساڵی پێش و شا پێشتر وەری گرتە بوو بە خێرایی خەرجی کردهبوو. لا ساڵی نوێ دووبارە خەزیێنە خاڵی بوویەوە، ناچار فەرماندرا باج و ماڵیاتی ساڵی داهاتوش وەربگیرێت. خەڵک هەر لە سەرەتاوە لادانی باج و ماڵیات بێزار بوون چی بگات بەوەی پێشتر ماڵیاتی چەند ساڵی داهاتوو بدەن. لەم شێوەیەدا چۆن دەتوانرێت باچی داهاتێک کە هێشتا گومانی بەدەستێنانی یەگەری نییە بدرێت لا چەند شوێنێکی وڵات خەڵک لەگەڵ لێپرسراوانی دەوڵەتی پێکیاندا دەدا و باشکرا لە دانی باج و ماڵیاتی پێشەکی خۆیان بە دوور گرت. چەند کەس لە سەرۆک عەشیرەتەکانیش وەڵامی توندیان بە شەو لێپرسراوە ڕاستپێردراوەکانی دایەوە و دەستیان بە یاخیبوون و داخستنی و بڕینی ڕێگاکان کرد. ئەم بارودۆخەی وڵات لە ساڵەکانی یەکەمی سەدەی حوتی کۆچی بوو. لەم بارودۆخە مەترسیدارەدا لەلایەک شاو لەلایەک تورکان خاتوون و میرەکانی دەستی قەپچاق زەخت و زۆریان لەسەر خەڵکی هەژار زیاد دەکرد. لە یەکێک لە ڕۆژەکانی یەکەمی زستان ساڵی 1950 سێ سوار کە بە جلوبەرگی تورکانی خوارەزمیان لەبەردا و ئەسپی تورکمانیان لە ژێر پێدا بوو هاتنە ناو ئەورگەنج و ڕاستەوخۆ لە دەواازەی ڕۆژەڵات بەرەو کۆشکی ڕازاوی شاژنە تورکان خاتوون ڕۆشتن. لا سەرەتای شقامێکی بەربڵاو کە لا پشت مزگەوتی جامیعەوە دەگوزەرا و با ڕوبەڕووی کۆشکی سەڵتەنەتی کۆتایی دەهات، شەش کەس لە پاسەوانانی شای کەڕەمی درێژی کانزایی بریقەداریان هەڵگرتە بوو. ڕۆشنە پێشواسی ئەو سێ کەسە وەک بڵی پێشتر لە هاتنیان ئاگادار بوون و چەند هەنگە و دوورتر لە سوارەکان وەستان. سێ سواری تورک لەگەڵ بینی نێوان جڵی وێسپەکانیان کێشا. یەکێک لە پاسەوانەکان ڕۆشتە پێش و بە یێواشی شتێکی بەو سێ کەسەوت و بە خێرایی گەڕایەوە لە هاوڕەکانی خۆی و بە ئیشارە فەرمانی گەڕانەوەیدا. پاسەوانان لە پێش و سێ سوارە خوارەزمیەکە لە دواوە ڕۆشتە ناو پانتایی ئاخورەکە. لەوێ ئەسپەکانیان بەجێهێشت و خۆیان هاوڕێ لەگەڵ یەک لەوان لە دەرگایەکی تایبەت ڕۆشتە ناو کۆشک. لە داڵانە فەرشراوەکان بە باشترین فەرشاوریشمەکان تێپەڕین و ڕۆشنە ناو ژووری ڕازاوە و باشکۆی تەنی ژوورەکەی تورکان خاتوون. چەند خولایەکێکی خایاند لەو ژوورە کە جوانترین وردەکاری و ڕازاندنەوەی تیاکرا بوو. سێ سوارکە لە چاوەڕوانی مانەوە ڕێنیشاندەر درێژی ژوورەکەی پێوە و لا پشت دەرگایەکی دیاری بڵاولوک ڕەنکەهێڵ و جوانکاری و وێنی زۆری تیابوو وەستە و بە پەنجە چەند جارێک لە دەرگاکەیدا. ساتێک دواتر دەرگا کرایەوە و ڕوخساری کچێکی زۆر جوان لەناو دەرگاکەدا دەرکەوت و کاتێک پیاوی ئاماژە پێدراوی بینی بە دەنگێک کە هەوڵی دەدا زۆر بەرز نەبێت پرسی
هاتن وەڵامی دایەوە بەڵێ هاتن بە شاژنی گەورە ڕابگەێنن چاوەڕێن چی فەرمان دەدەن. کچەکە ڕۆشت و دەرگاکە بەسترا ئەوان چەند خولەکێک بێدەنگ لە ژوورەکەدا وەستان و سەیری ڕازاندنەوەی بیناکەیانە کرد. دەتوت تا ئەو سات ژوورێکی ئاوایان نەبینیوە و ئەم هەموو شکۆمەزنیان بەرچاو نەکەوتووە. سەرسوورما و چاویان لە ڕوانین هەڵ نەدەگرت. کاتێک دەنگی کرانەوەی دەرگاکە بیسترا هەرسێکیان بە حاڵەتی ڕێزەوە وەستان چونکە خزمەتگوزارەکە هاتنی تورکان خاتوونی ڕاگەیان. تورکان خاتوون لە کاتێکدا حەریرێکی سوورما ڕەنگی بە دەوری ڕوخساریدا کێشا بوو تا ڕوخساری نەبینرێت هێوا شێواش بەرەو ئەوان ڕۆشتە پێش و بە ئیشارەی دەستوەڵامی ڕێزگرتنی ئەوانی دایەوە. کاتێک گەشتە دووری یەک هەنگاویە و سێ کەسە پرسی تەیموور کێیە؟ گەنجێکی باڵابەرز کە لە نێوان دوانەکەی تردا وەستا بوو کڵاوی پێستی بەرخ و ڕەنگڕەشەکی ئێوی لەوان جا دەکردەوە کوڕنووشی برد و وەڵامی دایەوە بەندەی گیانباز تەیموور منم. تورکان خاتوون لە پشت حەریرەکەوە چاوەگیرا و درەوشاوەکیانی خۆی لا تەیموور بەڕوو پرسی چ هەواڵێکت هێناوە؟ تەیموور دووبارە وەک نیشانەی ڕێزگرتن سەری دانەواندووتی میر سەڵاوی لێدەکردن و بەندایەتی خۆی دەربڕی. داوای لێبوردنی کرد کە هاوین ئەم ساڵ خۆی دەگاتە خزمەت شاژن و راپۆرتی کاروباری ماڵ و مڵکەکان پێشکەش بکات. ئەوەتی بەرهەمی ئەم ساڵ زۆر باش بوو. لێرەدا قسەکەی پچڕاند. تورکان خاتوون بێدرەنگ وتی وەچی قسە بکە. تەیموور چاوەکانی خۆی بەم لەولادا سوڕاند وتی بەستەیەک دەرمانی پێویستی ئامادە کردووە و بەهۆی گیانبازەوە پێشکەشی کردووە. دەرمان ئامادەیە هەر کاتێک فەرمان بدا پێشکەش دەکرێت. چاوەکانی تورکان خاتوون بریسکایەوە وەک بڵێ چاوەڕێی بیستنیان بابەتە بوو. بە خێرایی دەستەکانی بەرەولای تەیموور درێژ کردووتی بیدە خێراکە لا کاتی خۆیدا گەیشتن چونکە ئەم ڕۆژانە چاوەڕوانی ئەوم دەکرد دەرمانەکەم پێ بدا. تەیموور دووبارە کوڕنووشی برد و بە خێرایی قۆڵی یەکێک لە دوو هاوڕەکەی خۆی گرت و سوڕاندی تا پشتی کەوتە ڕوبەڕووی ئەوسا جلەکانی هەڵدایەوە و پینەی جلەکانی دڕاند و بە شارەزاییەکی سەرسوڕهێنەر بەستەکەی دەرهێنا. بەستەکە بەریتی بوو لا کیسەیەکی مەخمەڵ بە ڕەنگی سەوزی ڕوون کا بە دەزووی ڕەنگا و ڕشمی بەست بوویان. تەیموور بە خێرایی بەستەکەی خستە ناو دوودەستی و بە سەردانەواندن بەرەولای شاژن ڕۆشتە پێش. ئەوان نەیان دەتوانی لە پشت حەریرەوە ڕوخساری ببینن بەڵام لالەرەی کەمی دەستی هەستیان کرد لا بینینی ئەو بەستەیە زیاد لە ڕادە شادمانە. تورکان خاتوون بەستەکەی بەسەر پەنجەکانی خۆی گرت. کاتێک دەستی بردە پێش ئەنگوستی لە گرانباییەکان و دەستبەندە پانێکی سەرنجی و سێکەسی ڕاکێشا و چاویان لەسەر و زێڕە کەمیۆنانە زەق بوو. تورکان خاتوون وەک بڵێ قورسایی ڕوانی نیەوانی لە سەردەستی خۆی هەست پێ دەکرد چونکە زۆر لەسەرخۆ دەستی کێشایە دووەوە. بەستەکەی خستە دەستەکەی تری و دوای چەند سات بێدەنگی بزەیەکی هێنایە سەر لێوتی زۆر باشە دامنابوو پاداشتێک بەهێنەریم دەرمانە بدەم. ئێستا تەیموور تۆ شیاوی بە وەرگرتنی ئەم دیارە بیگرە ئەم ئەنگوستیلەیە لەلایەن منەوە بدە بە میر ئیحسان خان و بڵێ بەردەوام لەلایەن ئێمە سەرنجی پێدەدرێت. دەست بەجێ یەک ئەنگوستیلەکانی دەرهێنا و دەی بە تەیموور دیاری تورکان خاتوونی خستە سەرچاو و ماچی کرد و لا ناو پشتێنێکی خۆیدا شاردیەوە. ئاشکرا بووی تر بابەتێک بۆ خەوتن نییە چونکە شاژن هەنگاوێک ڕۆشتە دواوە و ڕێگەیدان ئەوانیش بڕۆن. سەرەتا تەیموور و دواترە و دوو کەسە کوڕنووشیان بردو پێوەی ئاور بدەنەوە بۆ دواوە بەرەو دەرگای ژوورەکە ڕۆشتن. چەند هەنگاوێک کە دوور کەوتنەوە تورکان خاتوون وەک بڵێ شتێکی بیرکەوت پێێتەوە وتی ڕاوەستە تەیموور. کاتێگەوان وەستان وتی چەند شەوێک میوان ئێمە بە و دواتر بۆ دەشتی قەبچاق بگەڕێرەوە تێدەگەیت؟ تەیموور وەڵامی نەدایەوە و شاژن دوایان بانگی هێشتە بە خێرایی بۆ ژوورەکەی تەنیشت ڕۆشت و بە دوایەودا دەرگا بەسترا و پەردەکە دادرایەوە. تورکان خاتوون کاتێک لە ژوورەکەدا تەنیا مایەوە بە خێرایی تێگەڵ بە شادمانی بەستەکەی هەڵچڕی دەزواوریشمیەکانی لە دەوری پەنجەکانی خۆی کۆ کردەوە و ئەو کات زۆر لەسەر خۆ بەوردی کیسە مەخمەڵە سەوزەکەی کردەوە و سەیری کرد. کەمێک تۆزی ڕەنگ خۆڵەمێشی وەک خۆڵەمێشی چلکە لە ناو کیسەکەدا دەبینرا. تورکان خاتوون بۆ کوشتنی جەلالەدین چەند ساڵ لەمەو پێش پلانی دادەڕشت. چەندین جار لەمبارە و بڕیاری کۆتایی و دووبارە پەشیمان بوویەوە و چاوەڕوانی دەرفەتێکی گونجاوی دەکرد. تاوەی دوو مانگ لەمەو پێشیانی لە سەرەتای پاییسپیان ڕاگەیاند جەلالەدین دەرفەتی بە باوکی داوە ئەرکەکانی دیاری بکات. جەلالەدین داوای لە باوکی کردبوو هەرچی زووتر بە فەرمی جێگیری ئەو ڕابگەێنێت یان ڕێگەی بتات بە سوارە تێبێتەکانی خۆی لە پایدەخت دوور بکەوێتەوە. سوڵتان لە ترسی تورکان خاتوون نەیدەوێرا وەک جێگیری خۆی بیناسێنێت و لە هەمان کاتە دەترسا وەڵامی نایبداتەوە چونکە هەر جار مەترسیەوەی لێ دەکرا جەلالەدین تووڕەیی و ناڕەزایی بێت و
پەنا بۆ خەلیفەی عەباسی ببات. ئەگەر ئەم ڕووداوە ڕووی بدایە کارمە ترسیدارتر دەبوو، چونکە خەلیفە دوژمنی مێژوی سوڵتان خوارەزم بوو. ئەو پەڕی کەڵکی لە کوڕەکەی وەردەگرت و با تیارکردنی سوپا هەموو وڵاتی داگیر دەکرد. خەلیفەی عەباسی لە ترسی جەلالەدین بوێری داگیرکردنی خاکیێرانی نەبوو. ئەگەرم خاڵی ترسە لە ناو دەچوو و یان لا بەرژەوەندی ئەو دەسوڕا، مەترسیەکی گەورە هەڕەشی لە ئیمپراتۆری سوڵتان محەممەد خوارەزمشا دەکرد کە سنووری لادیجلە و فرات تا نزیک دیواری چین درێژ دەبوویەوە. لەسەرم بیرانە سوڵتان بەڵێنی بە جەلالەدیندا بوو تا بەهاری داهاتوو گەشتنی جەژنی نەورۆز ئەم کارە یەکلایی بکاتەوە و ئەم بابەتە گرنگە چارەسەر بکات. هەواڵی ئاماژە پێدرا و مەترسی تورکان خاتوونی زیاد کرد و هانیدا هەرچی زووتر جەلالەدین بەرەو دیاری نەزانرا و بنێرێت تا جێگیری کوڕێکی تری کە دایکی قەبچاقی بوو دەستە بەر بکات. بۆ ئەنجامدانی مەبەستە یەکێک لە نزیکەکانی خۆی با پەیامێکی نهێنی بۆ لای میر ئیحسانخان فەرمانڕەوایی ماڵ و مەڵکی شاژن لە وولای هەرات نارد و داوای لێکرد بڕێک لە مەترسیدارترین شارە هەندیەکان بێتام و بوون بە کاریگەری خێرا و دڵنیا بۆ کوشتنی جەلالەدین بنێرێت. میر ئیحسانخان ژوهرەکەی ئامادە کرد و با تەیموری برازەی بۆ شاژنی نارد. تورکان خاتوون ژوهرەکەی وەرگرت و با پێی دابوونێریت خەڵاتی بەهێنەرەکەیدا، بەڵام دواتر پەشیمان بوویەوە و پلانێکی تری داڕشت کە باس بێزارکەرەکەی لایەکێک لا بەشەکانی داهاتوودا دێت. ئەو بۆ ئەوەی لا کاریگەری ژوهرەکە ئاگادار بێت سەرەتا تیکە گۆشتێکی ژەهراوی کرد و دەرخواردی پشیلەیەکیدا. پشیلە بەخەدەڵگەڕاوەکە بە تامەزرۆیەوە گۆشتەکەی خوارد و بە گومانەوەی ئەو ژنە چاکەکارە دووبارە چاکەی لەگەڵ دەکات خۆی لە دەست و پێی شاژن هەڵدەست و بەڵام لە هەمان کات دەلەرزی و دوای چەند ساتێک کەوتە سەر زەوی و مرد. شاژن لە کاریگەری ژوهرەکە زۆر رازی بوو، بەزەیەکی قوڵی ڕەزامەندی لێوەکانی گرتەوە، بەڵام بەخۆی وت ئەگەری هەیە ژوهرەکە لەسەر مرۆڤ کاریگەری تری هەبێت باشترە پێشتر تاقی بکەمەوە. چاوەکانی بریسکەی تاوان و درەوشاوەی خوێن خۆری و وەحشیگەری بوو. ئەگەر لەو ساتەدا کەسێک لە چاوەکانی ئەو ژنە کە یەکێک لە خوێن خۆرترین ژنانی مێژوو ناو دەبرێت دێڕوانی بە ئیرادە ترسدای دەگرت و دەلەرزی. تورکان خاتوون نزیکەی 5 خولەک بیری کردەوە. ئەو کات دەستەکانی لێکدا و بە یەکێک لە خزمەتگوزارەکانی کە هاتە ژوورەوەتی کارم بە ئەینیسە بیهێنە بۆ لام. ئەنیسە کچێکی 16 ساڵە بوو کە لە دنیادا کەسێکی نەبوو، باوکی لە خزمەتگوزارانی دەربار بوو. ساڵی پار لە شەڕێکدا کوژرا و شاژن کچەکەی لای خۆی بە کارەکەرە ڕاگرت. کارەکەی ئەوە بوو شەوانە لە سەری تورکان خاتوون بە بێداری دادەنیشت نەکا کەسێک بێتە ژوور و بیەوێت زیان بە شاژن بگەیەنێت. یەکێک لەم شەوانانی سەخەو بردیەوە و لا شانسی خراپی پشیلەیەک لا پەنجەرەوە پەڕیە ژوور و دەفریاوەکەی شکاند. شاژن لا دەنگی شکانی دەفرەکە خەبەری بووە و بەڵام ئەنیسەی بە خەدەڵگەڕا و خەوتو بوو هەڵنەستا. تورکان خاتوون کاتێک بینی خەوتووە تووڕە بوو با تاوانی سستیکردن لە کارەکانی فەرمانیدا بۆ زیندانی بنێرن. ئەو ڕۆژە دوای 1 ساڵ شاژن هەواڵی ئەنیسەی دەپرسی. خزمەتگوزار وەڵامی دایەوە. شاژن دەڵێ بیرتان چۆتەوە کە ئەنیسە لە 30 چاڵدا زیندانیە. تورکان خاتوون ناوچاوی گرژ کردوتی دەزانم مازادی بکەن و بیهێنن خێرا. خزمەتگوزار ڕۆشت و دوای کاتژمێرێک ئەنیسەی بە خەتەڵگەڕاوی بە ڕەنگی پەڕەو هێنای بۆ لای شاژن. کچەکە بە گومانەوەی بەخشراوە خۆی خستە سەرقاتی و شاژن و بە چاوی فرمێسکاوی و هیوادار وتی خوا ئاگادارە لەگەڵەوەی کەوتمە بەڕق و ناخۆشەویستی شاژن. شەوانە لە 30 چاڵ بۆ شادمانی و تەندروستی ئێوە دەپاڕامەوە و داوام لە خوا دەکرد سێبەری پایابەرزی شاژنی دڵپاک لەسەر بەندەکانی کەم نەکاتەوە. تورکان خاتوون بزەیەکی لە خۆباییانەی هێنایە سەر لێ و دەستی بەسەر ئەنیسەدا کێشاوتی ئافرین کچی باش، دەمویست تاقیت بکەمەوە. ئێستا شادمانم لەم تاقیکردنەوەی ڕووسپی دەرچوویت لەمە دوادەیتەوە سەرکاری خۆت دەست خۆش. ئەمەیوت و دەفری شیرینی کە پێشتر ئامادەکرا بوو ژەهراوی کرابوو هەڵی گرت و بەرەوە نیسە کە هێشتا لەسەر قاچی بوو درێژ کرد و وتی بگرە ئەم شەربەتە بخۆ کە ڕۆحت پاک دەکاتەوە، بیخۆرەوە کچە عەزیزەکەم. ڕوخساریان نیسە بریسکایەوە، چاوەکانی بریسکی شادی و بەختەوەری بوو. گومانی دەکرد شاژن خۆشەویستی پێدەکات و خۆی بە شیاو نەدەزانی لە دەست شاژن شەربەت بخوات. بارحاڵ با چاوێک کە فەرمێسکی شادی لە دەڕژا بە ڕوخسارێک کە بێگوناهی و پاگی تیادا شەپۆلی دەدا و ئاشکرا بوو دەفرەکەی وەرگرت لێوی وەک پەڕەی گوڵی خۆی لێ نزیک کردەوە و شلەمەنی ژەهراوی بە یەک قوم خواردەوە. بە هەمان ڕادێک کە شەربەت لا قورگی دەڕۆشتە خوار ڕوخساری تورکان خاتوون زیاتر دەکرایەوە و شوێنەواری شادمانی و ڕەزامەندی تیا دەرکەوت. هێشتا دەفرەکەی لە دەست ئەنیسەدا بوو. شەهرەکە کاریگەری خۆی بەجێهێشت و
دەستی و کچە بێتاوانە کەوتە لەرزین. تەنیا ڕوانینەکەی بوو لەسەر شاژن زەق ببوویەوە و قسەی لەگەڵدا دەکرد. ڕوانینی کچەکە زمانێکی بێژەر بوو. تا چەند سات پێش دەنگی سوپاسگوزاری لێبەرز دەبوویەوە و ئێستا دەدوت دەڵێت ئەی بێویژدان منت کوشت، چیم لەگەڵ تۆدا کردبوو، چ مەترسیەک لەلایەن منەوە هەڕەشەی لە تۆ دەکرد کە لە هەڕەتی لاوی گوڵاڵەی ژێنمت پارپار کرد و منت بە هەزار هیوە و ئارەزوو ناردە ژێرخاک. ئەی بێ بەزەیی. تورکان خاتوون بزەی لەسەر لێو بوو لەوەی دەیبینی شارەکەی بە خێرایی کاریگەری دادەنێت، شادمان و لە هەمان کات بەرگەی ڕوانینەکانی ئەنیسەی دەگرت و ئەممە بەستێ لە چاوەکانی ئەو دەخوێندەوە. ئەنیسە کەوتە لەرزین و لافاوی فرمێس چاوەکانی داپۆشی. دەیویست قسە بکات بەڵام نەی دەتوانی، دەمی نەدەکرایەوە و ئەگەر دەکرایەوە زمان لە ژێر ئیرادەیدا نەبوو. مەرگە قیافەی قەیزەون و بێزارکەری خۆی کە گوڵێکی بچووک لەم گوڵستانە بوو نیشان دەدا و ئەو داماوە هێشتا هیوە وارەزی زۆری لە دڵداما بوو. لە مردن دەترسا و ئێستا کە خۆی لە کاتی گیانداندا دەبینی قیافە و ڕوانینی پاڕانەوەی بەخۆ گرت بوو. لە دڵی بێبەزەیترین بوونەوەری دەخستە لەرزین، بەڵام لە دڵی تورکان خاتوون شاژنی دڵڕقی خوارەزم کاریگەری نەدەکرد. ئەو لەو ساتەدا تەنیا بیری لە یەک شت دەکردەوە، تەنیا سەرنجی لایەوە بوو ژەهر کاریگەری گونجاوی هەیە و ئەگەر باسانی دەرخوارد جەلالەدین بدرێت دەست بەجێ دەیکوژێت. بۆ گەشتن بە مەبەست ئەو قوربانی دەدا و هەزاران کەسی بۆ ئەو دنیا دەنارد و با دژواری نەدەزانی تەنانەت یەک شاری گەورە لەبەر ئەوەی یەک کەس لە ناوەوەدا بکوژرێت بسووتێنێت. بەهەرحاڵ ئەنیسە دوای ئەوەی چەند هەنگاوێک بۆ پێشەوە ڕۆشت کەوت. هەرچەندە و دەڕۆشت پێش شاژن دووری ئەوی لەگەڵ خۆیدا زیاتر دەکرد تا ئەوەی ئەنیسە وەک بەردێک کەوتە سەرزەوی و گیانی دەرچوو. تورکان خاتوون بە ئارامی هەناسەیەکی هەڵکێشا، بزەیەکی قوڵتری لە بزەی پێشووتر هێنایە سەر لێ و ئەوسا بە چەند هەنگاوێک خۆی بە ئەنیسە گەیاند. چەمایەوە و سەیری ڕوخساری ڕەشەڵگەڕاوی کچەکەی کرد و چاوەکانی هێشتا کراوە بوو. دەدوت سەیری تورکان خاتوون دەکات و لەگەڵ ئەوەی گیانی تیانە بوو قسەی لەگەڵدا دەکرد. شاژن توانای بەرگەگرتنی ئەم ڕوانینەی نەبوو. سەری هەڵگرت و بەرەولای مێزێکی هێشتا کیسە مەخمەڵەکەی لەسەر دەبینرا ڕۆشت. بەجوانی بەستی و لە ناو جلەکانیدا شاردێەوە و دواتر خزمەتگارێکی بەناوبان کرد و فەرمانیدا لاشەی ئەنیسە بە شێوەیەک سەرنجی خزمەتکارەکان ڕانێکێشێت بۆ گۆڕستانی ببەن و بە خاکی بسپێرن. بە خێرایی دەستورەکەی جێبەجێ کرا و پیاوێکی چوارشانانی سەی خستە سەرشان و ڕۆشت. کاتێک تورکان خاتوون تەنیا مایەوە چەند خولەکێک بە درێژایی ژوورەکەدا ڕۆشت، بیری دەکردە و سەرنجام بە قیافەیەک کە شوێنەواری بڕیار و ئیرادی لێ دەبینرا دەستەکانی لە یەکدا و خزمەتکارەکە هاتەوە. ئەم جارە با خزمەتکارەکەی وت قوبین باجی بێنە لای من. دووبارە دەستی بە ڕێگا ڕۆشتن کرد، تاوەی دەنگی پێی سلسلەی بیرەکانی پچڕاند کە سەری هەڵبڕی قیون باجی پێرێژنی مووی سپی بینی گۆچان بەدەست لە دەرگا هاتە ژوور. قوبین باجی لە کۆنترین خزمەتکارانی دەربار دەژمێردرا و موویسەری لەناو کۆشکە سەڵتانیەکانیان و موویسەری لەناو کۆشکە سەڵتەنەتیەکان و دەرباریان سپی کردبوو. زانیاری فراوان و وشیاری و زمانلوسی بێئەندازە بوو. ئەویش یەکێک لە سیخوڕەکانی تورکان خاتوون بوو. زانیاری و هەواڵەکانی لەناو حرەمساراکانی سوڵتان و لەناو ژن و کەنیزەکەکانی جەلالەدین کۆ دەکردەوە و شاژنی لێ ئاگادار دەکردەوە و با پێی گرنگی هەواڵەکان پاداشت و خاڵاتی وەردەگرت. قیون باجی تەنیا ژنێک بوو بۆ هەر شوێنێک بیویستایە دەڕۆشت و کەس ڕێگری لێ نەدەگرت و پرسیاری مەبەستیان لێ نەدەکرد. باگشتی کەس مۆڵەتی نەبوو بچێتە ناو حرەمی جەلالەدین کە لە کۆشکی سوڵتان دوور بوو. هیچ ژنێک لە ژنانی حرەمی جەلالەدین نەیان دەتوانی هەنگاو بۆ باخە گەورە بنێن، بەڵام قیون باجی کە بەهۆی لێکچوونی سەری لەمەڕ ئەم ناوەی پێبڕابوو ئازادانە دەڕۆشتە ناو حرەمی جەلالەدین و بۆ ژووری هەر ژنێک بیویستایە دەچوو قسەی لەگەڵ دەکرد. تورکان خاتوون بۆ ئەنجامدانی مەبەستێکی خۆی کەرەستەی زۆری لەبەردەستا بوو، بەڵام باشترین ڕێگەی هەڵبژارد و سەرنجام قیون باجی بان کرد تا بەهۆی ئەو ئەم کارە مەترسیدارە بخاتە قۆناغی جێبەجێکردنەوە. شاژن بە بینینی پیرێژن پێکەنی و ڕۆشتە پێش، ژێرباڵی گرت و لەسەر چوارپایەک دانیشاند، خۆشی لای دانیشت و وتی قوین باجی ماوەی کە سەردانمان ناکەیت چی بووە؟ دڵی ئیتر منت خۆش ناوێت. پیرەژن بە دەنگێکی لەرزان و گیراوەتی شاژنی جیهان گەورەی من دەبێت بزانن ئیتر پیر بووم، وەک ڕابردوو توانای کارکردنم نییە، ناتوانم گۆڕەپانیە سب بە پێ بڕۆم و لەبەر ئەمە تەنیا کاتێک هەواڵی گرنگم پێبێت خۆم دێمە خزمەتتان. و تورکان خاتوون قسەکەی پچڕاند و پرسی لەیلی چۆنە؟ چی دەکات و پەیوەندی لەگەڵ جەلالەدیندا چۆنە؟ پیرەژن وەک بڵێ شەربەتێکی شیرینی خواردبێت چەند جارێک دەمی لێکدا و تامی کرد و سەرنجام وتی
لەیلی هێشتا خۆشەویستی شازادەیە. شازادە جەلالەدین لانیکەم هەفتەی 4 شەو لای ئەو بەسەر دەبات و هێشتا بێ کۆتایی خۆشی دەبێت. ڕوخساری تورکان خاتوون زیاتر کرایەوە وتی زۆر باشە، زۆر باشە. باوەڕی لەیلی لەبارەی ئێمە چۆنە؟ وەڵامی دایەوە لەیلی خۆی بە قەرزاری خۆشەویستی و چاکەکانی شاژن دەزانێت و ئەم بەختەوەری لە سەرنجدانی تایبەتی ئێوە بەدەستهێناوە و دان بەوە دادەنێت. شاژن قسەکەی بڕووتی کەواتە فەرمانەکانی ئێمە وەک کۆن جێبەجێ دەکات؟ پیرەژن سەری لە قاندووتی هەڵبەتە بە گیان و بەدڵ. دواتر بۆی تێبگات تورکان خاتوون چ مەبەستێکی هەیە، چاوەڕد و ئەفساوەکانی خۆی تێبەڕووی بێدەنگ بوو. تورکان خاتوون بەستەکەی لە ناوجلەکانی دەرهێناوتی ئەم بەستە بگرە و بیدە بە لەیلی. لا منەوە پێی بڵێ کەمێک لەم دەرمانی ناوکیسە بەنهێنی بکاتە ناو خواردنی جەلالەدین. ئەگەر ئەنجامەکەی باش بێت لەیلی لە تای شویاندا دادەنێم و بەکێشی خۆی زێڕی پێدەدەم. تێدەگەیت تۆژ لە ماڵی دنیا بێنیاس. چاوەکانی خوێن باجی دەدرەوشایەوە و حاڵەتێکی تایبەت بەسەری دازاڵ بوو چونکە باوەڕی نەدەکرد شاژن تامڕادا ڕزومەندی کوشتنی جەلالەدین بێت کە بە بکوژەکەی ئەم پاداشتە گەورە بدات. بە دەستی لەرزان کیسەکەی گرت. دەستی شاژنی ماچ کرد و گۆچان بەدەست ڕۆشت. کیۆنباجی لەوێوە ڕاستە و خۆ بەرەو دەروازەی ڕۆژهەڵاتی شار کە کۆشکی تایبەتی جەلالەدین لێوە بوو ڕۆشت و دوای کاتژمێرێک گەشتە کۆشک و خۆی گەیاندە حرەمسەرا. ناوماڵەکەی جەلالەدین زۆر گەورە و فراوان نەبوو. ژنەکانی زۆر نەبوون. ئەو هەمیشە یەک ژن و چەند کەنیزەکێکی جوانی لە ماڵەکەیدا ڕادەگرت. لەو کاتەدا لەیلی و هاوسەری بوو کە جیا لە کەنیزەکەکان ژیانی بەسەر دەبرد و بەشێکی گەورەی کۆشکی لەبەردەستدا بوو چونکە جەلالەدین زۆربەی شەوەکانی لای ئەو بەسەر دەبرد. لەیلی کچیەکێک لە گەورەزادەکانی خوراسان بوو کە باوکی چەند ساڵێک پێشتر کەوتە بەرخەزە بوو تووڕەییشە. بەڵام باتکاکاری تورکان خاتوون لی خۆش بوو. دەدوێت پێشتر بەرنامەی بۆ داڕێژراوە چونکە دوای لێ خۆش بوون کچەکەی پێشکەشی جەلالەدین کردو چونکە لەیلی جوانێکی سەرسوڕهێنەری بوو. زۆر زوو کەوتە بەر سەرنج و خۆشەویستی جەلالەدین و گرنگی و بەهای تایبەتی پێبڕا. لەیلی بەنهێنی لە بەرژەوەندی تورکان خاتوون کە ڕزگارکەری باوکی بوو کاری دەکرد و هەواڵەکانی باقیون باجی یان کەسانی تر بۆ شاژن دەنارد. تورکان خاتوون بۆ ئاوا ڕۆژێک هەڵی بژاردبوو. کاتێک دەیبیست جەلالەدین زۆر ئارزومەندی بوو. زۆربەی شەوەکان لەسەر جێگاکەی ئەودا دەخەوێت. زیاد لە ڕادە شادمان دەبوو. سەرکەوتنی کۆتایی نزیک دەبینی. ئەم بارودۆخە بەم شێوەیە درێژەی بوو تا ئەوەی هەواڵی قسەبرانەوەی جەلالەدین لەگەڵ باوکی بەگوێی تورکان خاتوون گەشت و ئەوی پەرێشان کرد و بڕیاری کوشتنیدا. بۆ کوشتنی جەلالەدین هیچ کەس نزیکتر لە لەیلی نەبوو چونکە یەکەم جەلالەدین لە شوێنانی تر کەمتر خواردنی دەخوارد و لاگەری ناچاربوون یەکێک لە پێشمەرگەکانی ئەو کە بەردەوام لەگەڵیدا بوون پێشتر لەو خواردنەوەیان دەخوارد و چەند خولەک دواتر جەلالەدین کە دڵنیا دەبوو خواردنەکە ژەهراوی نییە لەو خواردنەی دەخوارد. تورکان خاتوون بە لە بەرچاوگرتنی ئەم کێشانە ئەرکی کوشتنی جەلالەدینی بە لەیلی سپارد و کیسە ژەهرەکەی باقیون باجیدا بۆ نارد و بەڵێنیدا لا بەرامبەرم کارە بە بارستایی کێشی خۆی زێرواڵتۆنی بداتێ چونکە تەنیا لە ماڵی لەیلی بوو. جەلالەدین بە تەنیا دەڕۆشت و بێتر زەوەی پێی دەدرادەی خوارد و بە تەواوی خەیاڵی ئاسوودە بوو کە لە ماڵەکەی خۆی دەگیانی ناکەوێتە مەترسیەوە. قیون باجی هێدی دووری نێوان کۆشکی پاشایەتی و کۆشکی جەلالەدینی پێوە ڕۆشتە ژوور. کەس ڕێگەی پێ نەگرت و پرسیاری لێ نەکرد بۆ کوێ دەچیت و چی دەبێت. خزمەتکاران دەهاتن و دەڕۆشتن و پاسەوانان پیاسەیان دەکرد. دەرگاوانان و پەردەداران سەرقاڵی کاروەرکی خۆیان بوون. قیون باجی لە ناو هەمویان تێپەڕی و ڕۆشتە شوێنی حەوانەوەی لەیلی شازدە گوڵی جێگیری پاشا. لەو کاتژمێرەی ڕۆژلەیلی تازە لە خەو هەستا بوو. دوو کەنیزی هێندی سەرقاڵی شانەکردنی پرچ ڕەش و درێژەکەی بوون. کاتێک چاوی لەیلی بە قیون باجی کەوت دڵی داکەوت. ڕەنگ بە ڕوخساریەوە نەما چونکە دەست بەجێ دێگەش فەرمانێکی تازە لەلایەن تورکان خاتوونەوە دەرکراوە. بەڵام بۆەوەی قیون باجی هەستی پێنەکات بزەیەکی هێنایە سەر لێ و بە خۆشحاڵیەوە دەست و بەر لە شوێنەکەی هەستا و بەرەو پیری چوو. کەنیزەکەکان ئەوانیان بەجێ هێشت و ڕۆشتن. کاتێک ژوورەکە چۆڵ بوو قیون باجی ڕووداوەکەی باس کرد و بە هێواشی کیسە مەخمەڵە سەوزەکەی دایە دەستی وتی ئەم دەرمانە شاژن ناردوێتی. ئاگادار بە کارەکە بە سەرکەوتووی کۆتایی پێبێت. بە هیوای خوا دوای کۆتایی هاتنی کارەکە بە کێشی خۆت ئاڵتون وەردەگریت و دواتر لەگەڵ پیاوی خوازیاری خۆت هەر کەسێکە ژیانێکی بەختەوەرانە دەست پێ دەکەیت. ئەم بەختەوەریە کەمتر ڕوو دەکاتە کەسەکان و
تۆ چ ژنێکی بەختەوەریت ئەم لێپرسراویەتە گرنگە بە تۆ سپێردراوە. بارودۆخی لەیلی گۆڕە و شوێنەواری ئەم شۆڕشە ڕۆحیە لە ڕوخساریدا دیار بوو. چاوەکانی قیون باجی جوان نەیدەدی، بۆینەی دەتوانی هەست بە ڕەنگی پەڕانی ئەو بکات. لەیلی کیسەکەی وەرگرت و لە کاتێکدا لەناو پەنجەکانی خۆی دادەیگوشی لەناو بیردا ڕۆچوو. پیرەژن کاتێک بێدەنگی ئەوی بینی درێژیدا. ئەمەش بزانە ئەگەر لە ئەنجامدانی ئەم کارە لاوازی و سستی لە خۆت نیشان بدەیت و یان خیانەت بکەیت و شازادە لەم کاراگا دەربکەیتەوە، کەمترین سزای تۆ مەرگە. نەک تەنیا بە قورسترین ئەشکەنجەکان دەکوژرێت، بەڵکو باوک و براو خوشکەکانیشت تیکە تیکە دەکرێن. ئاگادار بە کەوتویتەتە سەر دووڕیانی بەختەوەری و بەدبەختی. بە هەڵە و سستیە گەری هەیە هەموو شتێک لە دەست بدەیت. تێدەگەیت لەیلی توانای وەڵامدانەوەی نەبوو، لە ناڕاحەتی زۆر زمانی گیرا بوو. بۆەوەی وەڵامێکی دابێتەوە چەندە جارێک سەری لەخاند. بەم شێوەی قیون باجی تێگەیاند و هەستیم بە مەبەستەکەی شاژن کرد. خولەکێک زیاتر یان کەمتر بێدەنگی باڵی بەسەردا کێشان. لە ماوە کورتەدا هەردوویان بێدەنگ بوون. قیون باجی بیری دەکردەوە و لەیلیش ترسە و تێدەفکری. سەر ئەنجام پیرێژنی فێڵباز بێدەنگی شکاند و بۆ دروستکردنی ترس لە لەیلی لێوی بە قسەکردن کردەوە و وتی شاژن ئەگەر کەسێکی خۆش بوێت بێ کۆتایی خۆشەویستی بۆ دەردەبڕێت، بەڵام بەدبەخت ئەو کەسی دەکەوێتێ بەرتوڕەیی شاژن. ئایا دەزانی لەگەڵ بنەماڵەی کەمال بەیەک چی کرا؟ سەرەتا بە فەرمانی شاژن سەری کوڕەگەنجەکەیان لە بەرچاوی باوکی دابڕی و ناچاریان کرد مەرگی جگەرگۆش حاسیزەکەی خۆی ببینێت. دواتر زمانیان بڕی و چاوەکانیان هەڵکۆڵی. ژن و کچەکانیان بە تورکمانەکان فرۆشت و ڕێگەیاندا بە خراپترین شێوە دەستدرێژیان بکرێتە سەر. بەدڵنیاییەوە ئەم ڕووداوت بیستووە. گوناهاکەیەوە بوو یەکێک لە نۆکەرانی شاژنی کوشت بوو. نامە نووسراوەکەی شاژنی خستوە ناواگر. تەنیا ئەمە ئەگەر دەتەوێت چاوەکانت بۆ هەمیشە ببینێت و بەم زمانە شیرینە قسە بکەیت، ئەگەر خوازیاری خوشک و براکانت تەندروست و زیندوو بن، هەوڵ بدە فەرمانی شاژن بەو شێوەی خوازیارە جێبەجێ بکرێت. جیاواز لەم شێوە چارەنووسێکی ڕەش چاوەڕوانت دەکات. چارەنووسێک تەنانەت خواژ ناتوانێت بیگۆڕێت و چ بگات بە بەندەکانی خوا و لەوانیش جەلالەدینی هەبسەرت. قیون باجیەمەی وت و بە یارمەتی گۆچانەکەی لە شوێنەکەی هەستا. لە تەواوی ئەو ماوەدا لەیلی تەنانەت یەک وشەی نەوت. هیچ شتێک نەکەوتە سەر زمانی، وەک بڵێ توانای هەناسەدانیشی لەدەستدا بوو. پیرێژن دەیزانی لەیلی بیوێری ئەنجام نەدانی فەرمانی شاژنی نییە، بۆی زیاتر لەسەر بابەتەکە نەڕۆشت و بەم دڵنیاییە کە لە یەک دوو ڕۆژی دواتر هەواڵی مەرگی جەلالەدین دەبیستێت. هەستا ماڵ ئاوایی کرد و ڕۆشت. دوای ڕۆشتنی قیون باجی لەیلی وەک پەیکەرێکی بێڕۆح و بێجوڵە لە ناوەڕاستی بیناکەدا وەستا بۆ بیری دەکردەوە. ڕوانینی بە خاڵێکی نادیار لە دنیای خەیاڵ بڕی بوو. لەگەڵ بیرە پەریشان و تێکەڵاوەکانی خۆی شەڕی دەکرد. لە هەمان کات ئەگەر کەسێک لە ڕوخساری دەڕوانی شوێنەواری لاوازی ئێرادە و ناتەوانی لە ڕوخساری دەبینی، جەلالەدین شازادەیەکی گەنج و جوان بوو کە دڵڕفێنترین و چاکترین و پاکترین کچانی دنیای دڵنیان لای بوو. کەمتر ژنیان کچێک دەبینرا یەکجار باڵای بەرز و ڕوخساری دەدرەوشایەوە و چاوە خۆڵەمیشیەکانی جەلالەدین ببینێت و عاشقی نەبێت. لەم شێوەشدا لەیلی مافی خۆی بوو تا ئەمڕادی خۆشی بوێت. لەیلی کەوت بە سەر دووڕیان، نە ئەو بیوێری لە خۆیدا دەبینی فەرمانی شاژن جێبەجێ نەکات و نەدڵی بە مەرگی جەلالەدین ڕازی دەبوو. چەند خولەکێک بیری کردەوە و سەر ئەنجام لەو پەڕی ناتەوانی ئەنجامی لەبیرکردنەوەی وەرگرت و خۆی بە کوشتنی جەلالەدین ڕازی کرد. لەیلی بڕیاریدا خواردنی و شەوەی جەلالەدین شاهراوی بکات و بیکوژێت. ڕێگای جگەل لەم کارە نەبوو، بەڵام لە وێنەکردنی دیمەنی مەرگی خۆشەویست دەلەرزی و فرمێسک لە چاویدا قەتیز دەبوو. بێگرادا بۆ ئەو لای ژوورەکە ڕۆشت. سەری خستە ناو دەستی و دەستی لەسەر ئەژنۆی دانا و هۆق هۆق دەگریا. ئەوەندە گریا تا خەو بردیەوە. کاتێک هەستا کەم کەم هەوا تاریک و شەو نزیک دەبوویەوە. گوێگرانی خۆشەویست، هاتینە کۆتایی بەشی یەکەم لە ڕۆمانی ئاژاوەکی تورکان خاتوون.